ئەوەی لە دەنگدانی تایبەت بینیمان بەشداریەکی بەرز بوو، ڕێژەی بەشداریکردن زۆر بوو لە هەڵبژاردن. جا بۆ ئەوەی بزانین سبەی وا دەبێت یاخود نا، دەنگدار مافی خۆیەتی بزانێ بۆچی گرنگە دەنگ بدات، بۆچی گرنگە بەشداری بکات لەم پرۆسەیە. بەڕێز هۆشیار مالۆ سەرۆکی ڕێکخراوی کوردستان بۆ چاودێری مافی مرۆڤ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک وشار زۆر بەخێر بێیت. بەڕاستی من وەک دەنگدەرەیەک ڕەنگە پرسیار بێلام کە بۆچی منە بێ بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەم. زۆر سپاس. طبعاً ئەم هەڵبژاردنە پرۆسەیەکی چارەنووساز و گرنگترین پرۆسەی بەشداری هەرێمی کوردستانە لەو وڵاتە کە پێی دەگوترێت عێراق. تۆ نوێنەران دەستنیشان دەکەی لە گرنگترین جونگەی ئەو دەسەڵاتە کە پێی دەگوترێت دەسەڵاتی یاسادانان. ناوێکی تریشی هەیە پێی دەگوترێت دایکی دەسەڵاتەکان. لەبەرەوەی پەرلەمانی عێراق سێ شت دەکات. یەکەم یاساکان دەردەکات، دووەم چاودێرە لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایانە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکار، سێمیان دانانی بودجێ موازنە. ئەم سێ گرنگترین ئەرک کە پەرلەمانی عێراق دەیکات. بڕیاری خەڵک کە چێ دەبێت لەوێ بێت و چی لایەنێک لەوێ بێت بەتەکید ئەمە تەغییرێکی مهمە. تۆ ئەگەر کەس بگۆڕی لەوێ و لە ئەسڵدا ئەم شوێنی هەرناویان ئەنجومەنی نوێنەرانە. بەڵام بەڕاستی ئەنجومەنی نوێنەرانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر ژیانی دەنگدەریان بە جۆرێکی تر بڵێم ئەم هەموو خەرجی و مەسرەفا هێنێت کە لایەنەکان و کاندیدات بۆ ئەوجا لە ڕاستیدا هەل ئەم خەرجی و مەسرەفە دێنێت. من جملەیەکم هەیە دواتر پێتی دەڵێم، بەڵام ئێمە پێمان وایە وەکو کەسێک کە چاودێری ئەم پرۆسەیە دەکەم و زیاتر لە 6,000 چاودێرمان هەیە ئێستا و یەکێک لە گرنگترین خاڵەکانی ئەو دەسەڵاتەیان ئەو جونگە و گرنگە ئەوەیە کە ئێمە پێمان وایە زۆرترین کێشەکانی هەرێمی کوردستان لە بەغدا حەل دەبێت، لێرە حەل ناکرێت. تۆ مەسلەی بودجێ لە بەغدا حەل دەبێت، مەسلەی موچێ لە بەغدا حەل دەبێت، مەسلەی پێشمەرگێ لە بەغدا حەل دەبێت، مەسلەی نەوتە مادەی سەڵ ئەمان هەمووی لەوەیە. تۆ گرنگترین مفسڵ ئەوەیە مفسڵی هەیئەی تشریعیە کە هەیئەی یاسادانانە. دوو ئێمە پێمان وایە ئەمە شوێنی بڕیاری میلەتە، یعنی ئەنجومەنی نوێنەران شوێنی بڕیاری میلەتە، نەک شوێنی سەفقاتی نێوان حیزبەکانە. لە ئەسڵ ئەمە شوێنی نوێنەرانی میلەتە. کێشە و معاناتی خەڵک ببنەوێت، چۆن چارەسەری بۆ بدۆزنەوە، چۆن کەڕامەتی هاوڵاتی بگەڕێنەوە، نەک ببێتە شوێنێک بۆی چێ پاداش بکرێتەوە، معاشی چەند بدرێت لە ئەنجومەنی نوێنەران، چۆن امتیازاتی بۆ دابین بکرێ، سیارەی بۆ دابین بکرێنە. ئەمە نییە. خۆ لە ئەسڵدا ئەمە مکافئەیەک نییە، ئەمە پاداشتێک نییە بۆ کەسێک وەڵاهی ئەمە کوڕی سەرۆکی عەشیرەتی فلانە با شتێکی بدەینێ لەوەی دابنێن. ئەمە بە هەڵە تێگەیشتنە. ئەم مؤسسەیە گرنگترین مؤسسەیە لە هەموو دەسەڵاتەکانی عێراق. طبعاً کە دەڵێم دایکی دەسەڵاتەکانە لەبەرەوەی لە ئەسڵدا ئەنجومەنی نوێنەران سەرۆک کۆمار هەڵدەبژێرێت، سەرۆکی حکوومەت دادەمەزرێنێت، سیقە دەداتە کابینەی حکومی، وەزیرەکان، مؤسسەی تەشریعی لەوە زیاتر ئیتر تەواو هەموو دەسەڵاتەکان لەو مؤسسەیە کۆ. باشە کە ئەوەنجە گرنگە کاگوشار کە دەنگی خەڵک هێندە کاریگەری هەیە، باسی هەرێمی کوردستان ناکەم کە ڕێژەی بەشداریکردن بەرزە. بەڵام لە عێراق وەک بینیمان لە هەڵبژاردنەکانی ڕابردووش و ئەم جارەش ینی لە دەنگدانی تایبەتیش ناکاتەوەی کە لە هەرێمی کوردستان بەشداری دەکرێت. ئەمە نەبوونی متمانەی هاوڵاتیانە بە دەوڵەت بە حکومڕانی و ئەمە چ مەترسیەک دروست دەکات؟ زانە یعنی لە هەڵبژاردنی ڕابردوو 142 ڕێژەی بەشداربوون هەبوو لە هەموو عێراق. ئەوەمان بیر نەچێکە ینی سەدرەکان هەر بە تەواوەتی بایکۆتی پرۆسەی هەڵبژاردنیان کردووە و ئەوجاریان بە بۆچوونی ئێمە بە پێی قیرائی ئەو مؤشراتانەی کە هەیە کەمتر دەبێت بەشداری ئەو جاریان. بۆچی؟ هەندێک معادلاتی علمی هەیە بە زەهەڵ دەم بەسەر بەسەریعی کێرڤی
بەشداریکردن لە 2005ەوە بگرە تا مثلا لە 2005 72 بوو لە سەدا 2010 هاتە خوارەوە بووە 62 دواتر هات هەڵبژاردنەکانی دوای ئەو هاتە 59 دواتر هاتە خوارێ بووە 50 دواتر لە ئاخر انتخابات 42 بوو طبعا ئەو بەپێی ئەو ژمارە و داتا ڕسمیانەی کە کۆمسیۆن داوتی بەڵام ئێمە بە ژماردنی ئێمە 42 نەبوو بە ژماردنی ئێمە 35 بوو هەڵبژاردننی ڕابردوە هەڵبژاردن ساڵ 2020 بوو ئێمە لایەنی حیزبی نین لایەنی سیاسیش نین بۆ ئێمەش گرنگ نییە چێ دەیباتەوە چ ئەوەی بۆ ئێمە گرنگە پاکی و شەفافیەت و ئازادی ئەو هەڵبژاردنەیە بۆ ئێمە مەسلحەتمان نییە بڵێن زیاد بکەم بوو بەڵام لە بیرت نەچێت لە هەڵبژاردن ڕابردوو سەرجەکان بەشدا ئەگەر ڕێژەی بەشداریکردنی دەنگ دەرکەم بێت هیچ ڕوونادات لەبەر ئەوەی لە دەستوری عێراق ڕێژەیەک دەستنیشان نەکراوە تەنانەت ئەگەر 200 کەس بەشداریش بکە و 20 میلیۆنیش بەشداری بکە بەڵام ئەگەر وا کاگوشار ئەمە ناحەقی نییە بەرامبەر بە هەرێمی کوردستانەکرێ چونکە هەرێمی کوردستان ڕێژەی بەشداریکردنی دەنگدەری زۆرە بەڵام لە عێراق کەمە و دواتریش کورسیەکان دیاری کراون بۆ نمونە هەولێر هەر 18 پارێزگای هەیە ئەگەر 300,000 دەنگیش زیاتر بەدەستبێنێ لە پارێزگایەکی دیکەی عێراق ئەزانی چۆنە بەداخەوە ئەو پرسیارێکی زۆر دقیق بوو جەنابەت کردت ئێمە هەرێمی کوردستان هەر بە ئەرقام باسی کەم ئێمە 46 کورسیمان هەیە بە کۆتاوەش بە هەردوو کورسیەکەی کۆتا واتە 44 زایدەن 2 کۆتا ئەوە 46 سەواءن هەموو هەرێمی کوردستان بەشداری بکە ئەگەر 100 کەسیش بەشداری بکە ئێمە هەر 46 کورسیە بۆیە پێمان وایە خەلەلێکی گەورەی بنیەوی هەیە لەکوێ لە یاسای هەڵبژاردنە لە یاسای هەڵبژاردن و لە سیستەمی حکومڕانی لە عێراق طبعا ئێمە ماوەیەک پێشێستا هەتا دەست پێشخەریەکمان ڕاگەیاند کە باس لە سیستەمی سەرۆکایەتی دەکەین لە عێراق و بۆ لەبەر ئەوەی تۆ دەی ئەنجومەن نوێنەرەکان هەڵدەبژێری ئەنجومەن نوێنەران دواتر فراکسیۆنەکان پێک دێنن فراکسیۆنەکان دوای تەحالوفات پێک دێنن ئەو تەحالوفانە دێت من دەنگم پێ نەداوە سەرۆک کۆمارێکم بۆ دادەنێ من دەنگم پێ نەداوە نایناسم و بەشک متمانەشم پێی نییە لە جیاتی من دەچێت سەرۆک وەزیرانێکی هەڵدەبژێرێ کە من دەنگم پێ نەداوە بۆیە ئێمە پێمان وایە سیستەمی حکومڕانی لە عێراق علامەت استیفهامی لەسرە من ناتوان محاسبەی کەسێک بکەم کە من دەنگم پێ نەداوە تورکیا کە وڵاتی دراوسێمانە سیستمی دەسەڵاتداریان گۆڕی حکومڕانیان گۆڕی بۆ سەرۆکایەتی پێتان وایە کە مەزمونێکی سەرکەوتوی عێراقی ژەبێت ئەزانی ئەنزیمەی حکوم ئەوها بای بڵێن لەسەر ئەساسی وعی و ڕۆشنبیری کۆمەلگاکان دادەمەزرێ لەسەر کەلتوری کۆمەلگاکان دادەمەزرێ ئێمە کەلتوری عێراق و کەلتوری ئەو ناوچەیە هەمووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێمان وایە کەلتورێکی حکمی سەرۆکایەتیە یان مەلیکە یان سەرۆکە ئەم سیستەمە نەڕوویجی یان سویدی بۆ من بێنی و ئەندامانی پەرلەمان و دواتر پەرلەمان فراکسیۆن پێک دێن و فراکسیۆنەکان دواتر تحالوفات پێک دێن و هاوپەیمانێتی دوای ئەمە دێ ئیدارەی دەولە و دوای دەبێتە تاری تەنسیقی من بۆ من وەکو هاوڵاتیەکی کورد کە لە عێراق دەژیم ئەم دوای 22 ساڵ لە بەکارهێنانی ئەم ئەزمونە پێمان وایە ئەزمونێکی سەرکەوتو نییە پێمان وایە تەجروبەیەکی فاشلە و نەتایجەکانیشی ئێستاوا دەبینین بۆیش ئەم بێمتمانەیە دروست بووە بۆیش تا ئێستا سەرۆکی کۆمار ناتوانێت محاسبەیەک بە شەرم بۆ بکە ئەسڵەن سێ بەشی عێراقیان هەر ناوی سەرۆکی کۆمار نازانن یعنی شخصی نەبێت شتەکە من احترام هەیە بۆ جەنابی سەرۆکی کۆمار بەڵام وەکو پۆست پێمان وایە ئەمە سەبەبی سەرەکیە کە متمانە نەماوە بە دەسەڵاتەکان کاکۆشار ئەمە بەس بۆ کورد ڕاستە یان بۆ پێکاتەکانی دیکەش بەتایبەت لە کاتی پێکێنانی حکوومەتە بینین ینی بربەستێکی زۆر دروستە بێ لایەنەکان ناگەنە ڕێکەوتن هاوپەیمانی پێک نایە چەند مانگ و جاری وایە ساڵە خایێنێت طبعا ئەم قضیە بەس باسی کورد نییە هەموو عێراقیەکان بە شیعەشەوە بۆ ئاگاداریت یعنی تۆ پێت وایە شیعەیەک کە لە عێمارە دەژی یان لە بەسڕا دەژی
پێی باشە ئەو سیستەمەی حکومڕانیە هەیە لە عێراق ئێمە پێمان وایە خەلەلێکی بوونیەوی هەیە ئەمە عیلاقەی بە وای هەیە عیلاقەی بە هۆشیاری سیاست مەدارەکانمان هەنا بەداخەوە ئەو منزومەی ئێستا حکم دەکات لە عێراق مەجای ئیسلاحی تێدا نەما مەجای چاکسازی تێدا نەما بە گۆڕینی یاسای هەڵبژاردن بەشێک لەم کێشانە چارەسەر بێت بەشێکی بەڵام پێمان وایە بەشێکی تەنانە دەگاتەوەی کە دەبێت دەستوریش دەستکاری بکرێ و عیب نییە و هەڵە نییە و دەستور قورئان نییە دەستور شتێکە ئەسڵەن ڕێکارەکانی هەموارکردنەوەی دەستور هەر لە دەستور خۆیدا هەیە بۆیە ئێمە دەبینین تا ئێستا پێمان وانە گۆڕانکاریەکی گەورە ڕاستە بەشداریکردن گرینگە لەبەرەوەی دەنگت هەبێت لەوێت لەبەرەوەی هێزت هەبێت لە بەغدا زۆر گرینگە بەڵام هەل دەبێتە ئەوەی کە تەواو هەموو کێشە نەخێر پێمان وایە سیستەمەکە پێویستی بە دەستکاری هەیە بەڵام لە کۆتاییە تۆ ینی بە دەنگدەرانەڵیت بڕۆن بەشداری بکەن یاخود ئەگەر بەشداریش نەکەن هەر هیچ من نەک بەس دەڵێم بەشداری بکەن ئەڵێم ئەمە مافە ئەمریکان دەڵێن if you don't use it you lose it تۆ بەکاری نێنی لە دەستی دەدەی ڕوغمی ئەوەی پێمان وایە ڕاستە بەرنامەی سیاسی نین زۆر کەمن ئەگەر هەم ئێستا زۆران ممدانیە پێش چەند ڕۆژێک بۆ عومدەی نیویۆرک بەرنامەکەی زۆر وازح بگوت کاکە من هاتوو چوو دەکەمە خۆڕایی یعنی پاس و قتار و مترۆ دەکەمە خۆڕایی پاڵپشتی سمۆڵ بزنس دەکەم کرێکم دەکەمەوە وازحە بەرنامەیەکە پێم بڵێ جەنابەت چەند کەسێک لەو کاندیدانەی ئێستا هەن بەرنمەیەکی اقتصادیان بەرنمەیەکی ئابووری ڕوونیان بۆ هاوڵاتیان باس کردێت کێشەمان هەیە بڵێ هەل ئەوە معنای ئەوەی ئێمەش بایکۆتی بکەین نەخێر بە تەکید نەخێر لەبەرەوەی تۆ دەتەوێت دەنگت هەبێت تۆ دەتەوێت هێزت هەبێت لە بەغدا بۆی بتوانێت ئەم گۆڕانکاریان بکە ئەگەرنا هەر لێرە بۆ خۆمان دانیشتمون و جەنابەت قسە دەکەین و تەحلیل بۆ کەواتە لە بەرژەوەندی کوردەکە دەنگدەرانی بەشداری بکەن زیاتر سپاس دەکەم بەڕێز سۆشیال مالۆ سەرۆکی ڕێکخراوی کوردستان بۆ چاودێری مافی زۆر بەخێر بێت دەست خۆش